بەشی سینەمای زانکۆی سەلاحەدین دێمین فستیڤالی ساڵانەی خۆی یەکاتەوە کە چەندین چالاکی تیا سازکراوە با پێکەوە بینەریبی. بەشی سینەمای زانکۆی سەلاحەدین دەهەمین فستیڤالی ساڵانەی پرۆژەی دەرچوونی خوێندکارانی قۆناغی چوارەمی ئەنجامدا. لە فستیڤاڵەکە 9 فیلم ئامادەکرابوون بە هاوکاری بەڕێوەبەراتی سینەمای هەولێر نمایشکران. سەرۆکی بەشی سینەما لە لێدوانێک بە کورسات مەگەزینە ڕاگەیان فیلمەکان بەرهەمی کاری خوێندکارانە بە پشتبەستن بە کوالیتی و تەکنیکی سەردەم بەرهەم هاتووە. چوارچێوەی فستیڤاڵی کۆلێژی هونەر و جوانەکانی زانکۆی سەلاحەدین ئەمڕۆ بەرهەمەکانی بەشی سینەما و شانۆ نمایشەکرێت کە خۆیان نەبینەوە لە 9 کورتە فیلم کە ئەم فیلمانە لایەن قوتابیان یاخۆتە و فیلم سازە لاوانی کە لە زانکۆی سەلاحەدین قوتابین دروست کراوە بەرەمێنراوە. بێگومان ئەم فیلمانە هەندێک لە قوتابیەکانمان یەکەمین ئەزموونی خۆیەتی، بۆیە پێویستە هەموو لایەک پاڵپشت و پشتیوانیان بن، چی هونەرمەندان ڕەخنەگران لایەنی پەیوەندیدار بۆی لە ساڵانی داهاتوو کە کولەکەیان تەواو کرد بتوانن فیلمی باشتر دروستکەن و خزمەت بە سینەمای کوردی بکەن و ناوەڕۆکی فیلمەکانیش جیاوازە، ناوەڕۆکی جیاوازمانێ لە ژانر و سەبکی جیاواز فیلم دروست کراوە. بەشێ لە فیلمەکانمان دیکۆمنتیە، بەشێکمان فیکشنە و زۆرینەی بە ئەو بابەتانەی یاخود ناوەڕۆکی سیناریۆکان یاخود سینۆپسەکان لەسەر پرسەکانی کورد و کوردستان و شوناسی کوردیە.